كان پایتەخت میدیا بەڕاستی لەو چەندێکەوە دەرکەوتووە خزمەتێکی یەکجار بەرچاوی کردووە بە مەنتەقەی ئێرە گۆرانەتی و بەلا هەولێر و لە چەندین شوێنی تریش سەبار بە پرسیارەکە توێش بەڕاستی تۆپی باڵە پێشتر بوونی نەبوو لێرە لە بشریان بەڵام ئەو دەستخۆشی لە ڕێخەرانی و خولە دەکەین و دەستخۆشی لە لاوان دەکەینکەوە ئەم یاریگایان بۆمان چا کرد و بەڕاستی تۆپی باڵە ئەم ساڵە لێرە ئەو دەوریە کراوەتەوە خزمەتێکی یەکجار بەرچاوی بە گەنجان کردووە و هیوادارین لەسەر ئەم خولانە بەردەوام بن بەڕاستی دەستخۆشیان دەکەین خزمەتی گەنجان دەکەن و بوونەتە جێگای دڵخۆشی بۆ گەنجان. زۆربەی یاریەکان سەیرت کرد و ئامادە بووی؟ بەڵێ زۆربەی یاریەکان لە هەموو دەتوانم بڵێم زۆربەی یاریەکان لێرە بووم. ئێستا گەمەک بەری ئێستا یاری پێش نیایی بوو بەڕاستی یاریێکی بە چێژ و خۆش بوو چێژێکی زۆری بەخشی بە گەنجان. چەند گرینگە گەنجان ڕوو لە وەرزش بکەن دوورکەونەوە لە شوێنی تێرە؟ بەڕاستی ئەو پرسیارێک زۆر مهمە لە باتی ئەوەی کەوا گەنجانمان خەریکی ئەولای بنێرگە لە خواردن و جغارە خواردن و یان بچنە شوێنی تر بێن سەیری یاری بکەن چێژێکی تایبەتیە بەڕاستی.